طبعا ئێمە مانتوانین دەستێوەردام بکەین گۆڕانکاری بکەین کەمێک زیادی کەین بەڵام بەگشتیە ماڵین شاشە ئیتر ئەم مۆبایلی منە مناڵەکەم بەکارێنێ ئایپادە تەلەڤیزۆنە نازانم تابلێتە چی پێڵێ ئێکس بۆکسە بۆ مناڵی خوارد 2 ساڵ بە پێی زۆربەی سەرچاوەکان باشتر وایە هەر سەیری نەکە خوارد 2 ساڵ تەبەن ئێمە لە کۆمەڵگەیان مناڵی پێشگیرەکەین مناڵەکەم بۆ ژیرەکەینەکەین مناڵەکە لە پێشکە ئەگری بڵێ بۆ ژیریەکەینەوە تەبەنەوەی غەڵەتە تا 2 ساڵە بە سەیری نەکە لە 2 ساڵ بۆ مەسەرەن بۆ 4-5 ساڵ تاوەکو پێش قوتابخانە دەتوانێت نزیکی سەعاتێ سەیریکە لە دوای تەمەنەشەوانێ بەڕاستی نابێت لە 2 ساعت زیاتر سەیریکە و نەوجەوانیش تا 2 ساعت بۆی هەیە 2 ساعت و نیو سەیریکە طبعا ئێمە مانتوانین دەستێوەردام بکەین گۆڕانکاری بکەین کەمێک زیادی کەین بەڵام باشترین شت وایە هەندێک ڕێنماییماندانە لە لەشە چاودێری دایک و باوکە بێ و دایک و باوک بزانن بۆچی بەکاریهێنێ و مەسەلە لە دایک و باوکە بێ و پاسوەردەکەی دیار بێ هەموو ئەم شتانە ڕوون بێ لە لای مناڵەکە کە چۆن چۆنی بەکاریهێنێ